باز لە پەیامی پەروەردەی بۆ مناڵان لە ڕێگەی میوزیک ڤیدیۆەکەین وە چۆن بەرهەمێکی میوزیکی یان بەرهەمێکی گۆرانی مناڵان بە شێوەیەکی زانستی بەرهەم بێنین. سێ میوانی ئازیزمان لایە، مامۆستا عومەر عەبدوڵڵامان لایە، مامۆستا و میوزیزیان، هەروەها کاکە ژیار و دیناخانمان لایە، کاکە ژیار کە ئاسپی کەمانچەیە و خات و دیناش گۆرانیمان بۆ ئەڵێ بۆ ئەمڕۆ. سڵاوتان لێبێت، بەخێر بێن، بانیتان باشە. سواز بۆ دەرفەتە، سواز بۆ مامۆستا سەرەتا بە پێناسیی کورتی میوزیکی مناڵان یان بەرهەمێکی گۆرانی یان میوزیکی مناڵان لێ بەڕێزت چییە؟ گۆرانی مناڵان یا موزیکی مناڵان ئەتوانین بڵێن سادەترین و پاکترین و جوانترین بەشی مناڵانە، چ لە وەکو موزیک چ وەک دەنگ وەکو ڤۆکاڵ، چکە مناڵ کاینێکی پاکە، مناڵ ینی چۆنەڵی وەکو مادین حسابیکەی کیانێکی پاکە ئەبێ پەروەردەکرێ، چی بیتێ ئەوە وەرەگرێ. ئەجا واوەی لاگەرچی هەڵی بیتێ بە هەڵە پەروەردە بیان ئیتر لەگەڵی ئەڕوا، لەبەر ئەوە بێت لە مناڵیەوە لە سەرتاوە زۆر بە وریاییەوە پەروەردەکرێ، چ لە ڕووی پەروەردەیەوە، چ لە ڕووی موزیک و گۆرانی و دەنگ و ڕاهاتن و لەوە عنێ بێت زۆر بە جوانی پەروەردەکرێ و حسابی سایکۆلۆژی مناڵ بکرێت. دیناخان و کاکە ژیار خوێندکاری وەرەسن. بەڵێ باشە. زۆر باشە. ئێمە کاتێک کە ئەم مناڵانە فێری گۆرانی وتن یاخود فێری ئامێرێکی مۆسیقا ئەکرێن، تا چەند ئەم مناڵانە بەلایەنەوە خۆشتەوە زیاتر ئەو پەیامانە ئەگابوونە پەیامی پەروەردەیی بێت، باسکردن لە ئاژەڵە بیاخود هەر پەیامێکی دیکە بێت، تا چەند ئەو مناڵانە زیاتر پەیامەکان وەرەگنەگەر لە ڕێی گۆرانی و لە ڕێی پارچە میوزیکێکەوە بێت. کاتێکە سێری ئایکە مناڵ لە دایکە بێ، خۆی گەورە وای دروستکە هەرێکە و بەهرێکی تایە، جام بەهرانە چۆنە دۆزرێتەوە، تاوانێتتر لەگەڵ کەسایەتی مناڵەکە هەر لە مناڵیەوە دەرەکەوێت، بەڵام ئەوەیە چۆن ئەو توانایە دەرخیت، چۆن ئەو توانایە درکی پێبەری، ئەوە کەوێتەوە سەر کەسی پسپۆر، سەر کەسی گەورە، ئەوانەی کە شارزان و بارانەیە، خاصن هونەری موزیک و هونەرەکانی تر بەگشتی، ئەمە ئەگەر تیاتان نەبێت بە زۆر دروست ناکرێت، ینی هونەرمەند بە زۆر دروست ناکرێت، ئەبێ ئەو بەهرە خوایەی تیابێ ئەنج گەشەی پێبێ. ئەمانش هەستەکەم یانی هەر لە مناڵیەوە ئەو بەهریان تیا بووە، بۆیە ینی جاخۆشیان لەگەڵەوەی بەهرەکان تیا بووە هەوڵدانیان تایە، ینی کۆڵ نایەن جا مناڵش کە ئەو شتی تیابێت بەڕێزیشت زۆر خۆت ماندووەکەی لەگەڵیان بەپی توانانی چی لە توانایی منابێت، من زۆر ینی ماندوو نابن و بارەیە بەڕاستی بەمەرجێک بەرهەمیە بێت. باچین لێ خات و دینا چۆنی؟ باشیت؟ دینا تۆ خوێندکاری؟ تەلەبی پۆلی چەنی؟ سەرکەوتوو ئەی کاکە ژیار تۆ؟ لە پێنجم دەرەشم بۆ شوێ. ئەگەر مایکەکە ئاماکی پێ باشە، زۆر باشە. دەرەچی بۆ؟ 6 بۆ پۆلی 6 زۆر باشە. ئێستا شتێکمان بۆڵێن گۆرانی کە خۆشمان بۆڵێن بەیەکەوە چیمان بۆ هاتت؟ بێکەوەمانەڵێنیان جیا بۆتان ئامادە کردوین. سمۆرە ئەمە گۆرانیە هی خۆیانە بەرهەمی خۆیانە تازەترین بەرهەمی خاتی دینی بچووکە. ئەنی ئەمە بەرهەمە پێشتر تۆمار بەرهەمە چیرۆکی لەپشەوەیە. خەریکی کۆرسێک بووم لەگەڵ مامۆستا مۆفەقا تیبی نوێری مناڵان، زۆر ماندوو بووم ئەو ڕۆژە، هەینی بوو کۆرسەکە چەند گۆرانیە بوو بۆ شانۆ، ئەوە جام خوشکە برازامە کاتێ هاتمە سەرەوە ئەمان بە میوانی هاتبوون، هەر میوی مامە عومەر ئەمێ گۆرانی بڵێم، وتم باشە بخۆیان، جا زۆر ماندوو، وتم با نانێ بخۆین باسە ئەو حەزی لا دروست بووە لێ بەڵێ ئێتە هەر کۆچێکم لێ و مامە عومرە با بچینە خوارەوە، ینی زۆر گڕوتینێکی زۆر سەیریتیا بوو وەڵا هاچۆنی وتم با چای خۆم چایکەم خوار وەڵا نەزانی باشی کرد بە دایکە دەست کرد بە گریان زانی کە نایی بەمە خوارەوە، وەڵا دەستیم کرد و وتمە خوارێ سێ وتی چۆ بەردەی مایکە کەوتی بیڵە، وتم چی ئەڵێ؟ ئێستا ئەو شعری سمۆرەی لەبەر بوو، شعرەکەم لێوەرە وتم تۆ بەسە جارە باینی بکەین، سێکەم وەکو شاعرێدا سمۆرەکەم لێسەر و تر بەپێی تەمەن و بەپێینی خۆی پێم وت یعنی ئاوازەکە چۆن بێڵێ هەر لێ ڕاستەوخۆ ئاوازەکە مۆدانە سەرەکە ماشەڵڵا تەبەقەی دەنی زۆر جوان ئەتوانی بێڵێ بەرزیە کاتەوە نزمیە کاتەوە، ئێتر لە ئەخیرە سەرەکەم
دیێڕێکی ما بوو سێکەم بەدە لەبەر مایکەکە خەوی لەکەوتووە کەواتە حەڵەوەکو شەیمان کەواتە خاتی دینە ئێستا تۆ ئەو بەرهەمەی خۆتمان پێشکەش بکە لەسەر سمۆرەیە سمارة هاڕێمە سمارە هاڕێمە لە ناپۆلی ژاپێمە زۆریایە و بچووکە خنجی لەو ئێسکسووکە پێمان دەڵێ وریا بێ لە دەرسا زۆر ئازە بێ هەرجارە و بە بابەتێ جوان فێرمان دەکا پیتێ بەراشە چەند بچووکە هێندە کارە چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێجان خۆشمەندەی وەک چاومان ئەی بژی دەستەکانت خۆش مامۆستا بابینە سەر ڕۆژی جیهانی موزیک ئەمڕۆ ڕۆژی جیهانی موزیکە مامۆستا بۆ کێشەیەک هەیە لە ڕۆژی جیهانی موزیکە هەندێک ئەمڕۆ بە ڕۆژی جیهانی موزیک ئەزان و چالاکیەکان نەمڕۆیە نمایشەکان هەندێکی تر نەخێت لەیەکی دیان نمایشەکە بەڵێ ڕۆژی جیهانی موزیک بەڕاستی کێ ڕۆژی جیهانی موزیک وازام لە مەگەزینشە ئاماژێکمان پێیا بە ڕۆژی جیهانی موزیک ئەمڕۆ ڕۆژی موزیک بۆ هەمووانە فێت دوو لە موزیکەمە لە فەڕەنساوە زیاتر سەریاڵا لە ساڵی هەشتاکانەوە لە هەشتا و چوار و ئانەوە سەریاڵا و ئیتر وەزارەتی ڕۆشنبیری فەڕەنسا بەڕسمی ئەو ڕۆژەی ناسان کە موزیک بچێتە ناو خەڵکەوە بۆ هەمووان لەسەر جادەوە ئەیتا لە سەیرانگا و لە زۆر لە شوێنی کار و لە هەموو شوێنەکانە موزیک ڕاستەوخۆ چونکە موزیکە ڕاستەوخۆ لە ئەی جیاوازە لەوەی کە لە تەلەڤیزیۆن لە شوێنی کە ئایبینیت ئەم ڕۆژە ڕۆژی ئەوەیە کە موزیک بچێتە ناو خەڵک فێت دوو لە موزیک بەڵام ڕۆژی موزیکی جیهانی ئەوە یەکی دە دیاری کراوە لە ساڵی ئەمە بەپێی کۆنفرانسی موزیکارانی جیهانی لە دوای حربی جەنگی جیهانی دووەمەوە ئەمە بە کۆنفرانس و بین ڕێکخراوە ینی ئەم دوو ڕۆژە جیاوازە هەردووکیات چالاکی تایبەت بەڵێ یەکی دایان داناوە بۆ زۆرینی چالاکی و فستیڤاڵ و ئیتر ئەنتەرویو و یەکترناسین و علاقاتی پەیوەندی وڵاتان بەیەکەوە کۆنفرانسی گەورە ئەکرێ لەسەر موزیک شتی تازە داهێنان لەو ڕۆژەیە زیاتر نەکرێ چالاکی زۆر گەورە ئۆرکسترایی سەما و هەڵپەرکێ و موزیکی تازە و نێو و پۆپ و ڕۆک و لە هەموو بارەکانە مناڵان و گەورە هەموو یەکرێتەوە ئەمە لە پێوتێ ڕۆژی موزیکی جیهانی لە یەکی دایە تەڵان کاتەکەی موزیکی جاز ئەوانش هەرجیایە هەم ئەوە بەگشتی یەکی دەیە بەگشتی یەکی دایان داناوە بەڵام لە 21 شەشە ئەمە پێوتێ فێ دوو لە موزیکەمە لە دوای ئەوەی لە فەڕەنساوە ناوی ئەو نەمبیر نەماوە بەڕاستی کە فەڕەنسا قەراریە بۆ ئەم ڕۆژە کە موزیک بچێتە ناو خەڵکەوە موزیک دوورە پەرێز نەبێ با موزیک بچێتە ناو خەڵکە بچێتە سەرجادەوە ینی بۆ جۆرەیە دوو ڕۆژەکە ئاماژت بۆ کرد کە هەر مناڵە کاتە لە دایکە بە بەهرەیەکەوە لە دایکە بە جا بەهرەی جیاواز تا چەند لە ئێستا دایک و باوکان پشتگیری مناڵەکانەکەن کە ئەگەر بەهرەیە حەزی لە گۆرانی وتن بە یاخود حەزی لەوە بێت کە بێتە بواری میوزیکەوە تا چەند دایک و باوکان پشتگیری مناڵەکانیانن ئەوە پەیوەندیە بە ئاستی ڕۆشنبیری خێزانەوە لەگەڵ توانای دارایی ئەو خێزانە و مناڵ ئێستا بڵێن ئێمە عادەتەن لەم وڵاتانەیە بەهۆی گەرماوینەوە 3 مانگی ڕێک پشووە لەم 3 مانگەیە مناڵ ئەبێت توانە خولیاکانی تری برەو پێ بدات لە بواری وەرزشەوە لە بواری موزیکەوە لە بواری هونەرەکانی ترەوە خۆی حەزی لە بواری زمانەوەی حەزی لە چی بێ خۆشبەختانە دەورات زۆرە ئێستا جاران پێش ساڵی ینی پێش ساڵی نەوەکان ڕاپەڕین جۆرێکی تر بووە هەموو ڕۆژێ ماچین بۆ چالێک قوتابخانەکان فێری موزیکە بووین فێری زۆرشتە بووین بەڵام ئێستا دەورەکان ئەڵای هەموو ڕۆژێکە بەڵام هەموو ڕۆژەکە دوو ڕۆژان دیاری کرد بۆ مناڵ لەو دوو ڕۆژەیە توانای مناڵەچێ ئەنی زۆرینی دەورەکان ئێتر زمانەوانیە وەرزشێک و باسمان کرد ئەنی شتێکی زۆر گرنگە کە لەم خولی هاوینەیە مناڵ توانێت بچێتە دەورەکانەوە و مامۆستاکانیش زۆر بە گرنگێکی جوانەوە هاین بە پسپۆڕانە بەڕاستی
کاریانە سەرکەن. بەڵێ مامۆستا ئەمەی کە ئیپسە لەسەر شاشەکەی بینین کە چەند کلیپێکە کە بەڕێزت کارت بۆ مناڵان کردووە ئەم بەرهەمانەتان بەرەمهێناوە بەڵام پێم بڵێ بەرهەمێکی زانستی بەڕاستی زانستی بۆ مناڵان چۆن ئەبێ کاری بۆ بکرێت؟ ئێستا ئەگەر باسی ئەم گۆرانی دینە بکەم سمۆرە بەڵێ زۆر بە سادەی وێندارناوە سێکە ئەمیری چلوی تایە مخۆم بە مناڵی کە سێری تیپی مۆسیقای سلێمانی مەکرد ئەم باشا بێ دەنگی چۆرە چۆن بێت نەم ئەناسیوانە ناو گروپا بەڵام ئێستا کە ڕاستەخۆی جۆ لە دەنگی چلۆکەی لەگەڵ ئەم گۆرانی مناڵەیە ئەنی مناڵ ئەمە یەکەم هەدەفە یەکەم پایای منە کە مناڵ گوێ لە نزیکە و گوێ لە چلۆ بێ بزانێت دەنگی چلۆ چۆنە لە گۆرانی مناڵانەوە چۆنج بەکاریێت چونکە ستایلی گۆرانی ستایلی ئامێرەکان جیاوازە تۆ توانی وەکو مناڵان وەکو گەورە وەکو کلاسیک وەکوی بەکاری بێنی جیاوازە ینی بینەکان گۆڕە شێوازەکانی پاشان مناڵ ئەبێ گوێ لە تۆنی پاک بێت گوێی مناڵ بە تۆنی پاک ئەنی بەداخەوە ئێستا زۆرینی گۆرانەکان گۆرانی ئەوە زۆرە بەڵام هەستەکەم خزمەت بە هونەری مناڵ ناکات زۆر بە لیژنەیەکە بە لیژنێکی پسپۆراتیە ناپەڕێت لە زۆرینی کەناڵەکان بە ڕەفاقەت و بین و شەرنی ئەوەی کە لە پەیمانگای هونەرەکان دەچوو یان هونەرە جوانەکان دەچویان لە کۆلیژی هونەرە جوانەکان دەچوو بێ بە موزیکی بێ بە گۆرانی بێژ ینی پێویستە بەپێی توانەوە پسپۆری ئەو کەسە ینی کەناڵەکان چۆنەڵەی احتیمات کەنە سەر ئەو کەسانە و لیژنی باشیان نەبێت لەسەر ئاسی کەسایەتی و هین نەبێت بڵێن حیزبایەتی و هەنێ لایەنی تر ڕەفاقەتوانە کەناڵی کوسا خۆشبەختانەیەکە کە لەوانەیە کە بە فیلتەرە ئەڕوا هەموو بەرهەمەکانی خۆم چەند ساڵی لێرە بووم ئاگاداری ئەو وەسام ینی هەستەکەی لە ئێستا گۆرانی مناڵان زۆر زۆرە بەڵام لە زۆرینیان باشە بەپێی ئەو گۆرانیان نەبێ وەرم بە مناڵ چۆرە پۆلێکەوە بزانە مناڵێ چەند گۆرانی مناڵانی لەبەرە هەمی گەورەی لەبەرە مناڵان لەبەر نییە کەواتە ئەمە ینی خزمەتی مناڵان نەکراوە بەڕاستی بۆ نییە کە زۆر بۆ مناڵێکیە یان کەسێکیە مۆسیقیە بە سایزەرە بە دیمۆیەک دە گۆرانی مناڵان نەکاتویکا بە سیدیەک ئەوە ئەسڵەن یان زۆر زۆر خەتەرە بۆ مناڵان ئەنجا لە ڕووی کلیپەوە لە ڕووی کلیپەوە ئەبێ تاوان لە ڕووی تەمەنی مناڵەوە ببوورە پێشەوە ئەبێ ئاگال لە تەمەنی مناڵ بێ بۆ چ مناڵێکێکی هۆنراوە یەکەم ئەساسە چکە وشەیە تۆ مناڵ وشە دەرەبڕێ ئەبێ بزانانی ئەو بۆ تەمەنە چ هۆنراوەیەکی بۆشێ بەداخوانی هۆنراوی مناڵانان زۆر کەمە هەیە زۆر زۆرە بەڵام ناتوانانی هەموو هۆنراوەیەک هەموو تێکستێک بەکاربێنی بۆ بەرهەمێکی مناڵ تەمەنێکی خۆی هەیە بۆ تەمەنێکی حەزانەوەین ئێستا لە ماوەیە گۆرانی بۆ حەزانەیم کرد پێم و بە مامۆستاکوتم ئەو شانە زۆر زۆر قورسە بۆ مناڵی حەزانە مناڵی دایانگا وشەی سادە و ساکار بێت ینی زۆر شێ بووی ناوتێ ژوانە بووی ناوتێ بەسەرێکەوە ئەبێ شاعیر لەوای زۆر زۆر وریابێ یان ئەو کەسی کە موزیکە ئەگەر شاعیرەکەش بەبێ ئەو کەسی کە تێکستەکە هەڵەبژێرەوە کا بە بەرهەمێ لە دنیای مناڵەکە خۆی ئەو شعر هەڵبڵێ یان ئێمی گەورە ئێمی شاعیر یان موزیک ئەبێ لە دنیای مناڵ بژین ئەنجا ئەتوانین شعری مناڵ بێت مناڵ ئەچێ بۆ باخ چیە بینێ دار و درەختە بینێ میوە بینێ سەڵزای بێت چێ بۆ ماڵی خاڵی ئەچێ بۆ ئەو شتانە بینێ ئەبێ لە زمانی ئەوە بیکەوێت چۆلەکە بینێ تێرە بینێ سمۆرا بینێ لە زمانی ئەوە ئەو مناڵە نەکار بڵێ مامۆسا زمانی ڕێزمێ بۆ مامۆسا زۆرینیان ینی شعرەکان دووبارە و سەبارە و شەکان نەبی دووبارە بێتەوە ئەمە چیە بەس شعری پێزیاکەن نه هەری بەڕاستی ئەبێ وشەکان زۆر زۆر کاریگەر بێ کاتە بە لایەنێکی فێرکاریشی تیابێ بۆ ئەو مناڵانە لایەنێکی فێرکاریشی تیابێ بۆ مناڵەکان گۆرانی موزیک پایمیتیانە بێ سفرە لەگەڵ ڕێزمە ئەنجا لە ڕووی تەسویرەوە بەڕاستی بێ ئەو مناڵە بگات کلیپ بۆ مناڵان یعنی بێ دنیایکی جیاواز وای مناڵ کە یەکەم لەحزە کە بینێ بێ سەرنجی ڕاکێشێت ینی ئێستا کوالیتی زۆر زۆر جوانە کوالیتی کامێرا کوالیتی مونتاژ کوالیتی بەڵام بەداخەوە ئاسی ئیشەکان نزمان کەواتە ئەتوانین بڵین کارێکی ئاسان نییە کارکردن لەگەڵ مناڵە باوەڕتە بێ بەڕێی من بەڕێی خۆم قورسترین هونەری مناڵانە چکە بۆ ئەم مناڵە کە دوجار سێجار قسەی لەگەڵاکە دوجارین کە خەوی لێکەوێت ئەگری ئەی تۆ چۆن ئەو شتی بە زووی لێ دەرەکەیت ئەو هونەری بەڵام گەورە 20 جار 100 جار پێی دووبارەکەرەوە ئەیڵێت ئەخیرا نەکاتە نەتیجە بەڵام ئەم زۆر زوو
توانایی تا لەگەڵ مۆسیقاکە خۆی ئەگونجێنێت توانای نامێنێ و هی نکات بەڵێ. جا تا وەری ئەگرێت تا هی نەبیان ئێمە زۆری پێچێت جا لە ڕووی کلیپەوە بەڕاستی ینی لەگەڵ ڕێزمە و قسەیەکەم لەوانێت زۆر هی نەبێ یان فڵچەلیان بێ یان خۆیان بە مادێکەوە ماندووەکەن کە ناوڕۆکەکەی سفرە کاڵم ناوڕۆک سفرەکە تۆ گۆرانەکە خۆی ئەگەر گۆرانی باش بێ بەس وێنێکی بخێرە سەر ئەگات بەس بە وێنەیەکەگا بەڵام تۆ بێ کلیپێکی جوان بکەیت و کامفلای بەکاربێنی زۆرین بەکاربێنی ستافێکی گەورە لە پشت مادەیەکەوە بەڵام مادەکە خۆی هیچ نییە هەتا بۆ گەورەش کلیپی جوان جوانە بینی ئەبێ تەلەڤیزیۆنەکە کەسکەی کەسەی کلیپەکەی یان ئافرەتە خەنە پشتینەکەەوە ئافرەت کاڵان نییە ئافرەت جوانترین کائینە لە بەشەرێتە ناتوانێت زۆر بە جوانی بەکاری بێنیت جاڕۆن بە بەداخەوە ئەمە بچینە لای کاکە ژیاریش بەرهەمێکی خۆمان بە پارچە موزیکێکمان پێشکەش بکات کاکە ژیار چیت بۆ ئامادە کردوین شتێکمان پێشکەشکە چیت بۆ ئامادە کردوین گۆرانیان ئەگەر گۆرانی بێ زۆر باشترێکە بەیەکەوە بتوانن تۆ موزیکەکە بام بکەیت و خاتونیش گۆرانیەکە چۆڵ سێبەربوونیە بەیانیانە کەواتە بە ئەو موزیکەمان جوێ لەبێ دوایترین لە بەرهەمێکی تر باش. ئەتوانێتەوە بەرهەمێکمان پێشکەشکەن خات و دینە گۆرانیمان پێشکەش گۆرانی فرنێکە بڵێن لێ باش. فەرموو فەرموو بۆست. گۆرانی فرن بڵێ فرینەکە نیشتیەتری دەژابی کێشەیەگە هەنێ گۆرانی هەنێ موزیکیەتری تیا بۆیە کاتەکە ناسانی باشە شتێکمان پێشکەش بکەن کە خۆتان بتوانن تۆش موزیکەکە بژانیت و دیناش گۆرانەکە بڵێ دەژیان چەند خۆشە ئێمەی مەناو بەیانی تا ئێوارە بەدەنگ دەژیان بفرین بە ئارەزوومان بە ئاسمانی ئەم شارە چەند خۆشە ئێمەی مناڵ بەیانی تا ئێوارە بفرین بە ئارەزوومان لە ئاسمانی ئەم شارە تاوان خۆیان بۆ ئەمە ئامادە نەکردبوو بۆیە بێ لە ژیارژان گۆرانکە بڵێ ژیار بەدەنگ بێ بیتەوە لە پەر چین بۆ باخی گشت دیاڵە کێشە نیە خۆتان ئامادەکەن دواتر شتێکی ترمان پێشکەشکەن دەستان خۆش بێت هەر بژین مامۆستا پرۆسەی پەروەردە تا چەند هاوکارە بۆ ئەوەی کە ئێوە بەرهەمەکانتان بتوانن لە ناوەندە پەروەردەیەکانە پەری پێبن و مناڵان بە شێوەیەکی زانستی فێری وانەی موزیک بکرێن ئەنێسا کادری زۆر باشەیە دەرچووی زۆر باشەیە لە کۆلیج و هونەرە جوانەکان و حتا ئەوانی کە هاویشن مامۆسان ینی بەس بەداخەوە کەمترین گرنگی پێدرێت لە باری پەروەردەیە زیاتر گرنگی بە دەرزە زانستەکان ئەدرێ کە حتا ئەوەی من بزانم لە زۆرینەی قۆناغی بنەڕەتیە وانی هونەر و ئانە زۆر یان ئەدرێت بە بە دەرزەکانی تر ینی دەرزی هونەرە بەڵام ئەدرێت بە دەرزی بیرکاری ئەدرێت بە دەرزی ئینگلیزیان دەرزەکانی تری پێپڕکرێتەوە ئەنی ئەمە مناڵ ئەبێ وچانێ بە ئەبێت تاقەیەکی تیا ینی ئەبێ مناڵ بەتاڵ بێتەوە سا زۆر جارەڵە مناڵ هەروواجە ئەو هەرواجەی هەرواج نییە مناڵ تاقەی زیاتری تایە بەڵام
ئێستا لیان نییە لە مناڵ بەڵام سەرکوتکردنەیە مناڵ نابێت تەریق بکرێتەوە مناڵ نابێت لە پۆلا ینی لەبەر ئەوی جم و جۆڵ کات و هەڵسی کۆتەکە ئەبێ ئەمە لە پەروەردەیە جێگەی بۆ بکرێتەوە ئەو مامۆستا و ینی ساڵانە ئەبێ پەروەردی تازە بکرێت ئەو مامۆسایانە بەڕاستی ساڵانە دەوراتیان بۆ بکرێتەوە کە چۆن لەگەڵ مناڵە کۆنتاکتەکەن پەیوەندی ینی علاقاتیان لەگەڵ مناڵە چۆنە لەگەڵ مناڵی هارا مناڵێکە ئەڵێن تەمەڵ کە تەمەڵ شتیوان نییە لە دنیاە مناڵ تەمەڵ نییە بەڵام درەنگتر شت وەرەگرێ هەموو مناڵە جاریوە من خۆم لەوانەیە ینی زۆر درەنگ شت وەرگرم بەڵام کە وەریەگرم زۆر باش وەریەگرم ینی مناڵ ناتوانانی فەرقی بڵێ ئەمە زیرەکە ئەمە تەمەڵاوە ڕاستە ئەو زووتر وەرەگرێت بەڵام ئەم مناڵت کە پێی ئەو تێ تەمەڵ لەوانەیە لە بارێکی ترا باشتر بێت زووتر وەریگرێت منە ئەدیسۆن کە کەسێ بۆ ینی سێرەکەی لە مناڵیا باش نەبوو لە مەکتب بەڵام ئەوە دیسۆنەی لێدەسو کە هەموو دنیا ڕووناکردەوە جاگەر باسی کلیپی مۆسیقاوی نەکەین ئەم گۆرانی کە ئێستا بیران چۆتەوە ناچاری خۆم هاتووم بە کامێرە بین ئەم کلیپم بۆ کردن ئەمەی فڕین بە ناو شاردا خۆم ئیشی کامێرەم کردووە ئیشی منتازم کردوێتایە کە بەداخەوە بواری من نییە بواری من موزیکە زیاتر یان ئەڕەنجی موزیکیان کۆمپۆزیشنە بەڵام لە ناچاریە هەنێ جارەیە چکە تەمەنی مناڵ بەسەرچێت ئێستا ئەم مناڵە لە پۆلی لە ڕەوزە بوو کە و گۆرانم بۆ کردو گۆرانی فرین بەڵام حەزت دەچۆ بۆ دوو ئەگەر فرای نەکۆتمە ئەو کلیپم بۆ نەکردایە گەورە ئەبوو ژیار گۆرانی هەیە بە ئینی هاوین شعری ساڵە بێچارە باوەڕێ بێ ئەویشە لە ڕۆزە بکەوە کرد بەڵام ئێساش گۆرانیکەم نێناوتە تەسوورم بۆ نەکرد شتا بەرهەم نهات ئەوە گەورە بۆ ئەو ئێستا 10 ساڵ واچێ بۆ 11 ساڵ ینی هەردوو دەنگی تیا دەنگی ڕۆزەشی تیا دەنگی ئەم ساڵیشی تیا کە 10 ساڵ و گۆرانی سەرکەوتوو بن مامۆستاگیان کاتێککە گۆرانیە کوتە بۆ مناڵێک لەسەر دانشۆردن بێت لەسەر خواردنێک بێت لەواچە ئەو مناڵە خۆی ئارەزوی ئەو شتەنەکە بەڵام کاتێک لە کلیفەکەەوە ئەیبینێت ئارەزووەکە کە دووبارەی کاتەوە ئەو خواردنە بەسوود بێت میوە بێت جار خواردنێکی دیکە بێ هەوڵیان جارە بیخوا لە دوای کلیفەکەوە یانیەکو وتم کە هۆنراوە ئەبێ پەیامی تیابێ پەیامێکی پەروەردەی تیابێ و اینجا هەنێ جار زانستیشی تیابێ پەیامی پەروەردەی اینجا زانستی چکە مناڵ لە وشەیەکەوە کە تۆ پێڵی دەمودام شۆ یان شیرینە ناخۆمەوە زۆر وشە هەیە لە ڕێی گۆرانی چییە وشەکان درێژەکات و کاتی ئااتێ ئاین پیچی ئااتێ و کاتی ئااتێ جوانتر ئەگاتە گوێچەی خەڵک ئەنج ئەگەر تۆنەکان پاکیش بێ و اینجا کۆرسێکی جوانی تیابێت و ئاهاتێکی گشتگیری تیابێ جوانتر دەچێتە ناو مناڵەوە. بەس مامۆستا لە قوتابخانەکان ئەسەر کاتوانەی هونەر یان بۆ وێنەکێشان تەرخانکراوە یان کو خۆشت ئاماژت پێکرد لە دەرسەکانی دیکە وەرەگیرێتەوە یا هەنێجار لەوانەی هونەر ئەسترودی نیشتیمانی ئەسترودەکانی دیکە تا چەند هەوڵدراوە بۆ فێربوونی ئالەتێکی مۆسیقی بێت لە قوتابخانەکان نەک وێنەکێشان و سرود و گۆرانی بێت بەداخەوە ینی ئەوایە هەر قوتابخانێک هۆڵێکی تایە ئەوایە هەفتانە یان مانگانە چالاکی خوانە باە بێ مناسبەی نۆرۆز و ڕۆژی ئاڵاوانە مناسبی خوان هەوایە ئەوە چۆن ژووری مختبەر هەیە کە ئەوی شەر ئیهمال کراوە لە ڕیزانستیەوە بەڵە ژووری موزیکێ ژوورینێ ینی ئەو مناڵانە بێ ئەو توانانیان بەڕاستی تاقی کرێتەوە هەمساوی بینرێت تەنها لە بەخشەکانە چالاکی بوون منا میوزیک و گۆرانی هەیە بەڵام لە قۆناغی سەرەتایی ئەو شتە نامێنێت سەری باخشەکان کە مناڵ چەند جوڵێکی جوانی تێڵێ بارزی خۆی بەڵام کاچێتە قۆناغی بنەڕەتی سێکەی تر سستە بێ مناڵ سڕە بێت چکە بۆ هەم توانای مامۆساکە هەم توانای بەڕێوەبەرەتکە هەم خودی سیاسەتی ئەو شوێنە ینی نازانم بێتوانایەکەیە ئایا گرفتەمادێکەیە ینی زۆر جای خۆی جاریە ئینسانە بێ ئیرادەی بەهێزتر بێ وەک لە زاڵ بێ بەسەر گرفتەمادێکە چکە تۆ بتێ ئیشێ بکەی بەخوادایان شتێتە پێشەوە سەر لە ماوەیە بڵێن دادەیەکەیە لە حەزانەیە لە دایانگە زۆر چالاکە چالاکی زۆر گەوراکە پاری خۆی سەرفەکەی نەکا کەچی لەم ماوەیە سەرکەی دایکبۆکی مناڵ لە چون شکاتیان نەکردووە لەباتی سپاس گوزاری لەباتیە وڵا داوای 2000 کردووە لە مناڵەکەمان وتەتی بۆ چالاکی
باش 2000 ڕۆژی 5 ئیتە خەرجیە کات یعنی 2000 بۆ مناڵێکە بۆ چالاکیەک چالاکی گەورەی پێەکە ینی ئەمە نابێت بەداخەوە ئەگەر پەروەردە یان ڕۆشنبیری ئەگەر ئەویان کردایە و چۆنەڵەی بودجەیەکی باشیان بۆ پەروەردە بۆ مناڵ کردە پێویستی ناکرد لە مەکتەبەکان دایانگەکان داوای پارەدەیەک باو کرێ بەڵێ ینی ئێمە 10 ساڵە ئەناڵێنین بە هینی اقتصادی و هەی ئەزمەی اقتصادی وایە کەواش نییە لە ئەسڵا نەوت ئەفرۆشێ معقول نییە من شوێنێکمە بێ بازرگان بم نۆت فرۆشم شت فرۆشمین بکەم و کەچی لەولەوە هەر قەرزار بم میلەت 10 ساڵ تەمەنی ڕۆی 10 ساڵی ئێمەی موزیکی ڕۆی ینی بەڕاستی گەنجەکانەمی وڵات بەجیاڵن چکە بێئەمەلن ئەم ناڵا بێ فێری ئەوەی کە چۆن دڵی بە ژیان خۆش بێت دڵی بە مامۆساکی خۆش بێت دڵی بە دایکوەکی خۆش بێت ئەبێ پەروەردەیکەیت نەک بێ ڕۆژ بە ڕۆژ بڵێ حەزی لە مەلێ جارێ پارەم پێ نیە معاش مەر نەکردووە نیە مناڵ بۆ ئەڕوخێت بە چەند جارێکەوەی پێ بڵێ مناڵ ئەڕوخێ بەداخەوە بێ ئێمە گرنگی بین بە چالاکیەکان لە خۆمان ببوورین دڵسۆزی بخێنە ئیشەکان مامۆستا ڕەنگە ئایپادێکی بۆ کرا 400 دلاری پێ با گرفتێک نەبێت بە ئایپاتێ بەڵام ئامێرێکی ڤایلینی بۆ ناکرێکە با بیشکێنێ با 100 دلاری پێ با بیشکێنێ با بێتە بەردەستی من بە مناڵی مامۆستا ویلێم بەڕەحمە بێت کە هاتنین لە کەرکوو لە فستیڤاڵێکا بووین وتی مامۆستا فەڕەنسی وتی ئەو خەمە سەر چەلۆ کاتێک کە چوومە ژوورەکەی مامۆستا ویلێم دەستما لە چەلۆ مەزانین بە کارەبا ئیشەکە ئامێرەکان لە نزیکەوە نەم ئەزانین نەبینی و پێشتر نەبینی و پێشتر کە دەست منیا دەنگێکی گڕی لەوە وتمەوەی لەوە خۆ دەنگی لێت مناڵی شوایە مناڵ ئاشنا نییە ساومای کە بەدەستە مناڵەیە بزانێت چۆن تعامل لەگەڵا بکات جابەتێکی زۆریش لە دایک و باوکان زۆر حەز بەواکەن کاتێ لە مناڵەکانە پرسن حەزەکەی کە گەورە ببی بەچی ئەندازیار دکتۆر بڵێ هەر لە مناڵیەوە وای لە ڕایانە کە گەورە بوو ئەم دوو پیشەیەکێک ئەتوانی بکەی بە ئەندازار بکەی بە دکتۆر بەڵام ناتوانین بکەی بە موزیک بە کەسێکی موزیکی کەسێکی گۆرانی بێت چکە ئەگەر تواناکەیتیانە بێت لە خۆیانە بێت خوێندن ناکرێت بەڵێ خوێندن ناکرێت بەڵام ئەکرێ ئەمە هەزاران دکتۆر تەخڕجی دکتۆرە و دکتۆر و مهندس و لەگەڵ ڕێزمان بۆ هەموو بوارەکانی تر لە هەموو مەجالەکانە بەڵام وەرە بزانە موزیکی باش لە هەر وڵاتێکە لە هەر شارێکە بە پەنجەی دەستە ژمێرێ ئەوانەی کە لە بوارەکەی خوانە بەڵام گرانترین ئیشە بەڵام چۆن بێبازارترین ئیشە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە ینی ئەبێ مناڵ وا پەروەردەکەی چۆنەڵی ژیانێکی بۆ دروستکەیت فێری خۆشەویستیکەی فێری ڕەوشتێکی بەرزێکی فێری ئەوەیکەی کە چۆن لەگەڵ شتەکانە ڕێزی شتەکان بگرێ ڕێزی یەکتری بگرێ ینی مناڵ ئەبێ بەڕاستی پەروەردەیەکی جیاوازە مناڵ ئەبێ لەسەرەوە حکومەت ئەمانە دروستکە نەک ئێمە لەناو خێزانەکانە خۆمان زیاتر خۆمان مقایەتەکەین بەڵام لە بواری پەروەردەیە سەرەکەی ئیماری زۆرەیە بەڕاستی مامۆستا دینا بزانین چی بە حاضر کردوین پرسیارە ئاراستی دیناکەن دینا دڵ خۆشە کە تو ئێستا بووی بە هونەرمەند و گۆرانی ئەڵێ هاوڕەکانە دایمە پێدەڵێن دینا ئادەی گۆرانێکی خۆتمان پێشکەش بکە بەڵێ کاریان لەگەڵاکی گۆرانیشیان بۆڵێیت خاوەن بەهرەیە و دەنگێکی خۆشی هەیە بەڵێ دڵنیام کاکژیاریش هەروایە لەو هاوڕەکانیا دینا چی بە حاضر کردوین چیمان پێشکەشکەی بە دڵی خۆت گۆرانێکمان پێشکەشکە هەر سمارە هەر هەر سمۆرە. ئەی شتێکی تر لە سمۆرە جیاوازتر دەستی خۆش هاتووەگەڕینەوە بەلای کاکژیار ژیار تۆ پارچەی مۆسیقەمان پێشکەشکە چیتر حاضر کردووە چ بەرهەمێکە حاضر کردو ئەومان پێشکەش بکە ئەمە هەر شای کامێکامە باشێ دێبە دەستخۆش بێت هەر ڕەنگین بێت مامۆستا تەمەن تا چەند کاریگەری هەیە لەسەر فێربوونی موزیک بۆ مناڵێکی زۆر بچووک لە باخچەیە ئەتوانێت فێری ئەوەی بکرێت سەرەتایی فێری موزیکی بکرێت مناڵ هەر لە سکی دایکەوە فێری ڕتمە بێ فێری ئاوازە بێ ینی چکە جوێی لە دەنگی دایکێتی بە لایە و بە لاوانەوە و بە هەر لە سکی دایکە کە لە دایک شەبێ
ئەوەیە کە دایکی سۆزی دایکی ڕاکێشێ جا ترپەی دڵی دایک وەکو ڕیتم ئەمانە مناڵ گۆشەکرێبەوە کاتێکە کەسایەتی مناڵ ئیتر لێەوە دروستە بێت لێەوە دروستە بێ ئەچێتە باخچەکان و جا دوایەوە ئەچێتە بنەڕەتی و دوایەوە گەورابێ ئەبێ بەپێ ئەم قۆناغانە لەگەڵای بێت یعنی ئەگەر موزیک بێ ئەگەر دەنگ بێت ئەگەر هونەرەکانی تر بێ ئەبێ پەروەردەکرێ لەگەڵ ئەمانەیە ئێمە باسی ئایپات و باسی ئەوانەوە کرد بەداخەوە لە خێزانەکانی ئێمەیە وازانین کە بچێ ئایپاتێکی ئەوەی بۆ بکرێ هەشتا نوێ چەند ئەوەی بۆ بکرێ یان ئەچێ قەرزێکی بۆکە بۆی مناڵەکەی سڕیەکە بێدەنگیەکە بۆی قیژەقیژ نەکاوینەکە خۆی سەیری حەڵقەکە دایکەکە یان مەجال هەبێ لەگەڵ دراوسکای قسەکە یان مەجالیکەی هەبێ مناڵەکە سڕەکات ئەمە شتێکی زۆر زۆر هەڵەیە شتێکی زۆر زۆر هەڵەیە کە ئەوەی کە بۆی ئەیبەوە بچۆ بای 50,000 بەس بۆیە و ماجیک و وینی بۆ بکرا وەرەقەی بۆ بکرا بەس لە ژوورێکە دای نەبزانە ئەو مناڵە چی دەرەچێت بای 10,000 بۆکرا نەک 50,000 بەڵام تۆ چی 5 وەرەقەی بە ئایپاتێک بوو یان موبایلێکی بکڕی موبایل بۆ مناڵکەم تا ئێستا موبایلی نییە نایڵمەهی بێت ئایپاتی هەیە لە ئایپاتەوە فێری ئینگلیزی بووە ئینگلیزی قساکە مخۆم چەند جار چوونەتە دەوری ئینگلیزی ناتوانم ینی تێبگەم مناڵ با فێری شتی کە بێت فێری لە ئەو ئایپاتی کە بەدەستێتی بە بەرنامە بێرێ فێری شتی جوان بیانێ هەموو تەکنۆلۆژیا دوو لایەنە لایەنێکیان زۆر باشە لایەنێکیان زۆر خراپە ئەبێ ئێمە لایەنە باشەکەی زۆر ئیتیبان پێبین وەکو وتم ینی با خێزانەکانمان وا فێربین کە نەچین سیارەکانمان گۆڕین 2 دەفتەر و 3 دەفتەر و نە با مناڵەکانمانین پێ بنیادین بیان نێرین دەورەیەکەوە ئەگەر زانیمان ئەو دەورەیە لەو سێمانگەیە باش نییە ئەخێنە دەورێکی ترەوە چکە تۆ نەتیجەی تۆ نەتیجەی ئێمە مناڵەکانمانە بەخوا نەخانۆکانمانە نە سیارەکانمانە نە هیچ ناوبانگی ئێمە هیچ نییە مناڵەکانمان پەروەردەیەکی جوان بکەین خۆت و خێزانەکەی وڵاتەکەتە بەڵێ ئەوانە بن بە داهاتووی ئێمە ئەوان ئەبن بە دکتۆر ئەوانە بن بە سیاسەتمەدار ئەوانە بن بەس لە مناڵی و فێری نەکەیت و لە خێزانە فێری پەروەردەی خێزانی نەکەی پەروەردەی دەرەوەی نەکەی فێریەوەی نەکەی هەر فێری سیارەکڕین و فێری ئایپات و فێری و بیبەستیتەوە بە مەجموعیشتەوە کە هیچ سوودێکی نەبێت ینی سوودەکانی چی بێت بەس ئەمە ئەگەر فێری هونەرێکی فێری زانستێکی مناڵ لە باری بیرکاریە ینی با لە باری بیرکاریە تۆ گرنگی پێ بام مناڵەیە تایلندی زۆر بەرزە ئێستا ئەم دوانە ناسەکەم تایلندیان زۆر بەرزە بەڵام ئەگەر بەم جۆری ئێسابمێنەوە لەوانەیە چۆنەڵێ ئەو توانیان ئەمرێت ئەگەر مامۆسای کەسێک نەبێ تەلەڤیزیۆنێ نەبێت گرنگی بە تۆناکەیان ینی مامۆسایکی پسپۆر نەبێ لە قوتابخانەکەیانە لە شوێنێکەیە سێکی ئەو توانایە تەمەنێکی زۆر مناڵی هەیە و باشە هاتێتە بوون ئێرە ئەتوانێت بەرامبەر کامێرا بۆستی و گۆرانی وڵێ لە دوای ئەمە مناڵ لە دوای ئەم مەرحەلەی ژیارەوە ئەگەر بوارێکی بۆ نەڕەخسێنی شەرمەکات مەرحەلەی شەرمێتە پێشەوە لە دوای 12 ساڵیەوە مناڵ ئیترەوە نییە هۆرمۆنەکانی پێگا لە ئەوەی گوتمان لە باخچەی ساوایەنە جوڵەی جوانەکات بۆ قۆناغە و بۆ جوانی و پەروەردەهاتی بێ شەرم ناکات من گۆرانیم هەیە ینی کۆرسم هێناوە تەمەنی 7 ساڵە تایەتی تەمەنی 12 ساڵات ینی حتا ئەو لەو بوارەیە زۆر کەممان هەیە گۆرانی موزیکمان زۆر کەم هەیە لەو بوارەیە بەداخەوە بەڵام ئەگەر تۆ بێیت گۆرانیە بکەیت بۆ تەمەنی 13 ساڵ تا 18 ساڵ باوەڕێ بێ گڕێک ئەچێتە قۆناغی مناڵ ئەسا بڵێن لەو گۆرانی ئینەیە ئەڵێ بفرین بە باڵ ئەو مناڵان تایەتی 12 ساڵە باڵ ئەکاتەوە بە ئارزوی خۆیانی چۆتە دنیای مناڵ وازی لەو شەرم و لەوینەیە ناوە ینی ئەتوانی مناڵ بخیتە قۆناغی مناڵان بە پەروەردەیەکی جوان ینی بەمەجە پەیامێکی جوانی هەبێ موزیکێکی جوان دەنگێکی جوان تۆمارکردنێکی جوان کلیپێکی جوان ئەمانە وای لێ مناڵ ئیتر باوکو دایکی مناڵەکەش گرنگی پێێن و بە زۆر ئەو مناڵەکە تااقەتیشی نەبێ بە زۆر ئەینێرێ بۆ ئوشتا بەڵام ئێستا دایک و باوکەکە ئەوان حەزەرەکەن چونکە بوارەکە بەڕاستی فۆزایە ناوێری بیباتە هەموو شوێنێکەوە ناوێری ینی چکە بۆ سەیری بەرهەمەکانەکەی معقول نییە تۆ لە ماوەیەکی کەمە وەزارەتی ڕۆشنبیری بێ ملیۆن و نییە بۆ دەمادە سەرفکە 2 ملیۆن بۆ دەمادە سەرفکە
دە گۆرانی ئەخر دە گۆرانی وەرە ئەگەر تۆ بە سایزەرێکەوە من بمێ بە سایزەرە بەخوا بە 2 سعات دە گۆرانی ئەەکەم بەڵێ. بەڵام ئەی باشەمە ئەبێ من بەڕاستی گەورەترین سزا بدرێم بەوە نەک پارەوەرگرمێ بە سزا بدرێم کە من بە دیمۆیەکی سایزەر بێم دەنگی مناڵ بە سەقەتی تەجیلاتێکی سەقەت بە سایزەرەکە بێم دەنگی مناڵ بڵاویکەم بڵێ مەڵاوە گۆرانیم کردووە ئەبێ من سزا بدرێم بەوە نەک بە پێچوانەوە ئەبێ من بێم ینی وەزارەتی ڕۆشنبیری تۆ لیژنێک دروستکە لیژنێکی پسپۆرت دروستکە کە بەرهەمێکی جوان دروستکەی کە ڕوو بێت بڵێ وەفدێکی لە ئەوروپا وەفدێکی لە دەرەوە لە ڕووی بیبێتە دەرەوە بڵێ ئەمە هوەری مناڵانی ئێمێ وەرە ساڵی هەفتاکە مزان چه هوەرێکراوە کارزان و فرمان بەڕەحمە بن چه هوەرێکیان کردووە جێگەی شانازین هەتا ماین ئێمە بە ئێستا جوێی لێگریت بۆ ئێستا ئەم هەموو تەکنۆلۆژیا و ئەم هەموو موزیکار و ئەمەم کۆمپۆزیشنە جوانە هەیە بۆ ئێستا بەرهەمی جوانی مناڵان نییە هەیە زۆرە بەڵام شوێن ناگرێ پەروەردەی نییە هەر لەگەڵ ڕێزمە کەواڵێم بۆ مادە پیاکردنا کەسابەتیان پێوەکرێت تیجارەتیان پێوەکرێ یعنی بۆ کات بەڕێکردنا بۆ ڕازانەوەی تەلەڤیزیۆن و شوێنەکانە بۆ ناوڕۆک نییە ناوڕۆکێکی جوان کە من لە ڕوون بێ کاتێک بەلەمە ئەفسوناویەکە ماسی ڕەشە بچکۆلەکە وەرە جوێلەوانە بگرە بەرهەمی مناڵان کەوتە ئەو کاتە بەداخەوە بە ڤیددیوەیەکی VHS ئەگیرە کێساینی ئەوە نییە بڵاو بێتەوە ئەوانەی تەلەڤیزیۆن کردو ئێمە ئێساش خۆنی پێوە بینین ئەوەی کاگازات کە لە هەڵەبجە کردی ئەوەی مانگای بەسە زمان باسی دارستان و باسی مانگە و ینی ئێساش ئێمە خۆمان لەوینانە ئەبینینەوە خون بۆ ئاوازانەوە ئەبینین یان کەرشکلانە ولانە یان ئەوشانە سێکی شتی زۆر جوان و پەروەردیانەکردنی ڕەوزە یان ئەوەی ئەیشکور ماوە بەڵام لەشی سوتاوە ئەوەی بە قسەی دایک و باوکی نەکرد هەمی پەروەردەی و نەسیحەتی مناڵی ئەکرد بەڵام کواشتەکانی ئێستا زۆر کەمە ئەوەی کە هەشە گرنگی بۆ نادرێت تر نازانم ئەمە ئایا سیاسەتێکە بۆ بە هیوای کە بتوانرێت پامێکی جوان بێ پرۆگرامی بێت لە ڕووی موزیک لە ڕووی تەسجیلات ینی خەڵکی وازانێت تۆمارکردن زۆر گرنگە کە تۆ بە شێوازێکی پاک موزیکێکی جوان توانایەکی جوان موزیکێکی سادە و ئەڕەنجێکی پاکی جوانی سادە بێ بە جوێی مناڵان لی تێبگات نەک قەرەباڵێکێکی تو پسپۆرانە شتێکی وا بکە بەرهەمێکی وا مقابلی CD ئەوانەیە کە بڵاوی ئەەکەنەوە هیچ شوێن ناگرێت سپاس مامۆستا سپاس بۆ بەشداریکردن سپاس مامۆستا عومەر مامۆستا میزیان و ئەو دوو خوێندکارە ئازیزا خات و دینا و کاکەژیار کە کەوتبیان بۆ خوازیونە داهاتوە بیان بۆ ئێوادارین کەناڵی کورسات ماوەی مناڵان هەمیشە لە پێشەوە بێت لە هەموو بارەکانترە و سپاس بۆ بەشداربوونتان